بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی تەلەڤیزیۆنی NRT خۆشحاڵین لە ئاڵقەیەکی تازە و نوێی بەرنامەی پێکەوەژیان بە ئێوەی بەڕێز شاد بووینەوە ومێدەوارین لە ماوەی داهاتوودا بتوانین خزمەتێک پێشەوە ئێوەی بەڕێز بکەین. بەڕێزان تەوەری ئەمجارەی بەرنامەی پێکەوەژیان سەرباسێکە لەژێر ناونیشانی ڕۆڵی ئاین لە چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی عێراق. دیارە ئەم سەرباسەش لەوە هات لەوە ویستمان گەنگەشە و تاوتوێ ئەم سەرباسە بکەین چوە کاتێک کە تەماشا ئەکەین عێراق ئەو عێراقی کە پاشماوەی سەدان ساڵ حکومڕانی ئیمپراتۆر و خلافەتی ئیسلامی بووە لە ساڵانی لە سەدەکانی ڕابردوودا. عێراق ئەو خاکەی کە خاچی سەدەها زانا و عالمی ناوداری تاریخیە کە مێژوو شانازیان پێوەکا و ئێمەش بە سەروەریەوە ناویان دێنین. عێراق عێراقی کە وڵاتی دەیان قوتابخانەی فکری و هیزریە لە ڕابردوودا. عێراق ئەو وڵاتەی کە پاشماوەی حەزارەت و شارستانی ئاشوریەکان و بابلیەکان و ئەکەدیەکان و سۆمەریەکان و چەندین حەزارەتی ترە. عێراق ئەو عێراقی کە ئێستا چەندین ناوەندی لێکۆڵینەوەی ئیسلامی استراتیژی کۆمەڵایەتی لەم وڵاتە بوونیان هەیە. ئەو عێراقی کە پڕیەتی ئێستاش لەگەڵابێ لە چەندین کەسایەتی ئیسلامی و چەندین کەسایەتی ڕۆشنبیر و هزروان کەچی لە هەمان کاتدا دەبینین ئەم عێراقی ئێستا خەڵتانی خوێنە. ئەم عێراقە پڕیەتی لە چەندین کێشە و ئاریشەی ئاڵۆز کە تێگەیشتن تیانەوە ئەستەمە چجایی چارەسەرکردنیان. ئایا هۆکاری ئەم هەموو کێشانەی کە لە عێراقدا بوونیان هەیە و سەریان هەڵداوە چین؟ ئایا بۆ ئاین وەکو وزەیەک لەلایەن هەموو تاکێکی عێراقی نەیتوانیوە ڕۆڵی چارەسەرکردنی ئەم کێشانە ببینێ کە ئێستا لە عێراقدا بوونیان هەیە؟ ئایا ئاین خەلەلە بۆ دروستبوونی ئەم کێشانە یان شتیتر هەن لە دەرەوەی ئاینەوە بوونەتە هۆی دروستبوونی ئەم کێشانە؟ ئایا چی بکرێت بۆ ئەوەی زەمن وانە ڕوات و گۆڕانکاری بەسەر ئەو واقعە بێ ئەو واقعە دژوارە و نەخوازراوە بێ کە ئێستا لە عێراقدا بوونی هەیە بۆ ئەوەی بە ئاراستەیەکی باشتر و چاکتر وەکو دنیای دەرەوە ئێمە بتوانین ژیان بگوزەرین و ژیانێکی باشتر بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتە دەستەبەر بکەین؟ ئایا ئەو ئاینە ناتوانێت خەڵکی شیا و حکومڕانی تەندروست بەرهەم بهێنێ وەکو وڵاتانی ڕۆژئاوا و دموکراسەکەی ئەوان لەوێ توانیوێتی خەڵکانێک بەرهەم بهێنن بە شێوازێکی تەندروست حکومڕانی ئەم وڵاتە بکەن؟ ئایا بۆ ئاین نەیتوانیوە ئەو ئاینە نەیتوانیوە لە عێراق خەڵکانێک لە قوتابخانەکەی خۆی بەرهەم بهێنێ حکومڕانێکی تەندروست و عادیلانە و یەکسانی و دادپەروەرانە بکەن لە عێراقدا بۆ ئەوەی لەژێر سێبەری حکومڕانی ئەوان هەم ئەوانیش و هەم میلەتەکەشان بگەشێنەوە. بۆ تاوتێکردن و گەنگەشەکردنی ئەم سەرباسە من مەلا حەسەن قادیانەیی ماستەر لە زانستە شەرعیەکان بەهاوکات لەگەڵ بەڕێز کاک مەسعود عەبدولخالیق ڕۆشنبیر و نووسەر و بەڕێز دکتۆر عەبدولباری ئالمودەڕیس مامۆستای زانکۆ گەنگەشەی ئەم سەرباسە دەکەین. سەرەتا کاک مەسعود لە جەنابتەوە دەست پێ دەکەم. طبعا ئەوەی من باسم کرد ئەوە واقعەیەکە و لە عێراقدا بوونی هەیە. ئێمەش کە باسی عێراق دەکەین لە زمانی عێراقیشدا مەبەستمان پێ هەرێمی کوردستانیشە ئێمە وەکو یاسا و وەکو کەلتور و وەکو ئاین و تا ئێستا بەشێشین لەم عێراقا. ئەو عێراقی کە ئێمە خۆمان تێدا گوزەرانی دەکەین دەبینین کە یعنی بەڕاستی پڕاوپڕەتی لە مەشاکیل و کێشە و ئەوەی کە تۆ بیری لێ ناکەیتەوە ئەوەی لە ناو خەڵکانێکدا بوونیان نییە کە بێ ئاینیشن لەم وڵاتەدا بوونی هەیە. ئایا خەڵکێک دەپرسی مثلەن زۆرترین ئەو قەومانەی کە متەمەسیکن بە ئاین خەڵکی عێراقیکە لەو قەومانەی کەوا پێیان وایە لە پێش هەموو نەوەتەوەکانی ترن لە دەستگرتن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەچی ئاینێک پڕیەتی لە تێکست و لە دەقی جوان و لە ئاەت و حەدیسی جوان. بۆ ئەم وڵاتە ئەم هەموو کێشە و ئاریشی تێدا ئایا لە ڕابردوودا ئێمە یەکەمین جار خوێندنەوەیەک بۆ مێژوو بکەین لە ڕابردوودا ئاین نەبووە کاڵایەک یا کەرستەیەک بۆ خۆشگوزەرانی میلەتان؟ ئایا لە ڕابردوودا ئاین هەر نەهامەتی بووە یان ئەوە ئێمەی ناتوانین وەکو پێویست سوود لە ئاینی پیرۆزی ئیسلام ببینین وەکو ئاین یان ئاینەکانی تریش بە شێوازێکی گشتی ئەوە ئێمەی ناتوانین سوود لە ئاینەکان ببینین یان لە ڕابردووشدا لە مێژوو لە تاریخیشدا نمونەگەڵێکی وامان هەن و ئەوە ئاین نەیتوانی ڕۆڵی خۆی ببینی؟ بەناوی خوای گەورە میهرەبان دەستم خۆش بی. ئەگەر ئەمە وردی کەینەوە بە جوانی
دەبینین ئەگەر تەبیعەت لە تەبیعەت ڕاستیان لە گردون دەست پێ بکەین کە لە سە یاساکانی خۆیان یاسای سروشتی دەڕوە بە معنای ئەوەیە کەواتە ئاین حەلی هەر ئینسانی نەدایە حەلی سروشتیشدا حەلی ینی کەواتە ئەو گردونی ئێمە تێداین بە تەواوەتی لەسەر ئاین دەڕوە هەر لە ئەلکترۆنەکە تا دەگاتە کەشکەشانە کەواتە ئاین توانای حەلی زۆر گەوری هەیە یعنی ئێستا ئەوە ڕەئیە مرۆڤایەتی پێم وایە ئەگەر ئاین نەبوایە لە جیاتی سەلامکردن لە یەکتر وەکو حیوانات یەکتریان دەهەنجنی یعنی لەگەت تەماسا دەبووە شەڕ و تێکرای حەزارەتەکانیش هەمووی ڕەهەندی ئاینیان هەیە ئەنی شارستانیەکانی مصر دەری شارستانی عێراق دەری شارستانی عەجەم و هەند دەری سین دەری تا دەگاتە یۆنانیش یۆنان ڕەنگە هەڵوەستە هیچی بوێ شارستانێتی یۆنانیش ئەسڵێکی ئاینی هەیە ئەگەر لە فیساگۆرس و ئەمباقلێت دەست پێ دەکرێت یان جاروێ لە تاڵیز کە درن یەکەمە ینی ئەوانە قوتابی یەک لە پێغەمبەرەکان بووینەوە زۆر جارێت کەش ئەومان باس کردو و جوانترین نمونەش یان زەخترین نمونە کە هەبی کە ئاین چارەسەری کێشە گەورەکانی کردبی نمونەی عەزرەتی یوسفە پێشیویش ئێمە معلوماتی کامیلمان لەسەر دێزاینی کۆمەڵگانی دەنا عادەتەن ئینسانیەت کە هاتیە وەکو ئینسان ئیشی کردیا پێچی دایە ئەگە هەندە نەگەڕێنەوە کاک مەسعود هەندە نەگەڕێنەوە باسی تاریخی کرد بە تاریخێکی بڕێک نوێتر بەس پێ ئێستا ینی لە تاریخدا ئەو گەلانەی تر هەوڵیان داوە ئیکتسابی ئاین بکەینیان ئاین لە ناو خۆیان بنەدەێت ئەگەر هەوڵیان داوی دیارە سوودیان بینیوە لە ئایندا هەنی ملەتانێکە بوون توانی بیان تەنظیمی حیاتی خۆیان بکەن لە ڕێگای ئاینەوە لێرە شتێک دەرێ هیچ مادەی قانونی نادۆزیەوە کە ئیجابی بی ئللا ئەسڵێکی ئاینی هەبی ئەمن ئاین لەگە تەنها ئاینی ئیسلام نییە ئەم لەگە جەوهری ئاین لە لای من یەک ئاینە تێکرای هەمووی ئاینەکان کاریگەریان لەسەر کۆمەڵگە بەجێ هێشتووە ئەو قانونانەی کە ئێستا کۆمەڵگەی مە لەسەری دەڕاو ینی جێ شانازیە ئللا دەستێکی ئاینی تێداە یعنی ئەوە بە مطلقی ئەو قسە دەکەم بەڵام شتشکە هەیە لە ڕاستیدا باسی لەوە دەکرێت حروب دینیە خۆی ئەگەر ئەوەی ڕاستکەینەوە نەرین حروبین حروبی ئەتباع دینیە نەک حروبی دینی دین وەکو خۆی شەڕ ناکە دین وەکو خۆی لەگە یەکتر شەردانی دینی مەسیحی دینی یەهودی دینی ئیسلام ئەوانە یەک دینە یعنی بەبێ دەستکاری کردن دینی زەردەشتی دەر دینی تاویدری ئەوان لەگە یەکتر مشکلیان نیە ئەتباعەکانتی هەتا لە ئەتباعی یەک دینیش بۆ نمونە لە ناو مسلمانان شیعە سونە حەمبەلی سەلەفی سۆفی پێدا دەڕۆی ئەوانە ڕێک ناکەون دەنا ئەسڵدا دینەکە یەکە بۆ هێش ئەو هەموو کێشەیە لە جیهاندا هەیە ئەوە ئەتباعەکانن کەوابوو لە تاریخدا ئاین وەکو زەرورەتێک بوونی هەبووە زەرورەتێک وایە ینی بۆ ژیانی کۆمەڵگە ئەوە بەڕێی من ئەوەی لە ئینگلیزی پێ دەگوترێت ئینف کۆندیشن یعنی ئاین ڕۆڵی کۆتایی هەبووە ئینف کۆندیشنی هەبوو یعنی لە زەرورەت زۆر زیاتر بەڵێ کاک دکتۆر عەبدولباری ئێمە طبعا زۆر جاری وا هەیە وەکو خەڵک باسەکە لە ناو ینی مامۆسایانی ئاینی زۆر جاری لە سەمی بەر باس لەوە ئەکەن دەرێن وڵاتانی ڕۆژ ئاوا اعتیمادیان داوەتە سەر ئەو یاسا تۆکمەی کە هەیەە کامیرەی چاودێری بۆ تەنزیمکردنی حیاتی خۆیان ئەو یاسا قاسەیە کە زۆر لە ناوان هەیە لە کاتی مخالەفە توانی ویانە تەنزیمی حیاتی خۆیانی پێ بکەن بەڵام ئێمە وەکو کۆمەڵگای ئیسلامیەکان نەمانتوانی و یاسایەکی وا تۆکمەمان هەبی لە هەمان کاتدا ئەو سیستەمە ئیداریەی لە حکومڕانی کە هەیە ئەوەشمان نەبووە بەردەست نەبووە لە کامیرەی چاودێری و مراقبە توندێک ئەوانیانە لە ڕێی تەکنۆلۆژیاوە ئێمە توانیومانە لە ڕێگای ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆی خوای گەورە ڕەقیبە ما یەلفظ من قول إلا لديه رقیب عتید چاودێرە بەسەر هەمومانەوە توانیومانە تەنزیمی ژیانی کۆمەلگای خۆمان بکەین ئەی بۆ ئێستا دەبینین لە عێراقدا خەڵک هەموو مسلمانە ئەو دینە شێ و تێکستانە شەر هەن ئەو دەقا و ئاياتانە هەر هەن کەچی خەڵکیش بەم شێوازە یعنی بە پێچەوانەی ئاین نەجوولێتەوە بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ NRT سپاس بۆ جەنابتان پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە من دەمەوێت خاڵێکی زۆر گرنگ دەستنیشان بکەم کە سەرەتایە کە بۆ ئەوەی ئایا ئاین کێشەیە یاخود ئاین چارەسەری کێشەیە ئەو پرسیارە لە خۆیدا ئایا مرۆڤ لە خزمەتی ئاینە یا ئاین لە خزمەتی مرۆڤ خۆی لەوێەوەی کێشەکان دەست پێ دەکە ئەگەر بێت و ئێمە بەو بۆ چوونە بڕۆین کە ئاین لە خزمەتی مرۆڤدایە من لە بڕواایەدام لێرەیش وەکو ئەوروپا کێشەیەکی سەرەکی دروست نابێت کە ئاین ببێتە هۆی ڕێگر لە پێشکەوتنی کۆمەڵگا و ئەو خاڵی کە باسی لێوە دەکەم کە ئێمە بڕوامان بەوە بێ کە ئاین لە خزمەتی مرۆڤدایە
لەبەرەوەی مرۆڤ پێویستی بە ئاینە بۆ سێشت کە بە یەکتر دەبەستێتەوە. یەکەمیان پەروەردەی نەفسە کە پەروەردەی نەفس واتە دۆزینەوەی ڕێگایەک لە مابەین و شتێکی نەمابەینی خۆی خودی خۆیدا و شتێکی دیار کە هانی دەدا بۆ خاڵی دووەم کە مەسلەی ڕێخستنی سلوکە واتە ڕەوشت کە سلوکێکی ڕێکی بوو لەگەڵ باوەڕێکی ڕێک ئەم زادێ مافەکان و ئەرکەکانی خۆی دەزانێت کە مافەکان و ئەرکەکانی خۆی زانی ئەو سێ خاڵە بەیەکەوە بند بوو ئەو کاتە قانون دەتوانێت ئەوەی کە لە ئەوروپادا هەیە لێرەش بەکاربێ چونکە لە ئەوروپادا دین وا تێگەیشتراوە سلوک پێشوەخت پەروەردە دەکا ئەگەر نامەسەلەکە بە تەنها بە یاسا هەموو شتێک ینی ئاین لە خزمەتی مرۆڤ بە تەنها یعنی مرۆڤ لە خزمەتی ئاین نییە شک بەڵام خوای تبارەک تەعالا پێشان چی دروست کردووە ئەو ئارزەی دروست کردووە دوای مرۆڤی لەسەردا دروست کردووە دوای ئاینی ناردووە بۆی ئەو مرۆڤە پەیوەندەکانی نێوان خۆیان بە پێی ئەو ئاینەی کە هەر ئاینێک و بۆ سەردەمێک و زمانێکدا هاتووە بۆی ئەو پەیوەندانە ڕێک بخەن. ینی تۆ پێت وایە مەسەرەن ئێستا ئاین لە وڵاتە ئیسلامیەکان بە تایبەتی جێگای ئەو هەموو یاسا تۆکمەی ئەوە ڕۆژاوایەکانی گرتوتەوە؟ نا بەداخەوە چونکە خۆی لە حەقەدا ئەبێ وابی ینی ئێمە مسلمانین ئەبێ وابی لە حەقیقەتدا. بەڵام کێشەکە لێرەدایە تێنەگەیشتن لە ئاین لە زۆربەی لەو کۆڕ و سەمینارانەی کە مستەشریقەکان دەیکەن دەستنیشانی خاڵێک دەکەن کە ئەوەیە تاوەکو ئێستا بەداخەوە مسلمان لە ڕاستی دینەکەی خۆی تێنەگەیشتووە چونکە زۆرتر مرۆڤی داناوە بۆ خزمەتی ئاین ئەوە لەوێەوە کێشەکان دروست دەبێ بۆیە من لە بڕواایەدام ئەگەر بێت و تێگەیشتنیەکی ڕاست و دروست هەبێ بۆ ئاین چارەسەری زۆربەی کێشەکەن ئەگەر هەمووی نەکا بەڵام زۆربەی کێشەکانی کۆمەلگا ئەگەر کێشەمان وابزان لەسەر تێگەیشتن نییە کاک دکتۆریانی دەبینی بە مجەلەدات شت نووسراوە لەسەر ئاینی ئیسلامی پیرۆز و مەکتەبەی ئیسلامی بەڕاستی مەکتەبێکی زۆر ئاودان و زۆر قەڵەباڵغا ینی بەمە بەس لە وڵاتی عێراقەکەین لە ڕووی تێگەیشتنشەوە باشترین وتاربێژی وتاربێژ مەبەستان پێ ئەوە نییە وتاربێژ مامۆستایشی ئاینی وتارە مەبەستان پێ وتاربێژی سیاسی و فکری و ئیسلامیە دەرێن لە عێراق وڵاتی وتاربێژە یعنی سیاسیەکانە یعنی ئەوەندە بلیمەتن لە شارەزابوون لە ئیسلام و بەس لە عملدا زۆر فەقیرن لە کردەوە زۆر فەقیرن لە کارکردن بەوەی کە مەسەلەن کار بە ئاین ئیسلامی پیرۆز بکەن لەوەیە زۆر فەقیرن بەڕاستی نویان توانیوە سوود لێ ببینن. من ئەگەر کاک مەسعود بۆ ئەمە طبعاً ئەمە دەمانەوێت واقعی عێراق بخوێنینەوە ئەو واقع عێراق تەماشا دەکەین ئەو حیزبە سیاسیانێک کە لە عێراقدا بوونیان هەیە هەمویان پاشخانێکی ئیسلامیان پێوەیە مەجلیسی ئاعلا ئیسلامی بۆی ناوی هیچ نینن بەس هەمویان پاشخانێکی ئیسلامیان پێوەیە بۆ ئەوەی چووکە دەزانن کۆمەلگای عێراقی کۆمەلگایەکی بیمافیم کوردستانیشی لەگەردابی تەمان نەوشی پێشتر باسمان کرد ئێمەش یعنی لە کەلتور و لە ئاین و ئەوانە بەشێکین لە عێراق ئەگەر جوگرافیاشمان جیاواز بی هەمویان ناوێکی دینیان پێوەیە ئەوجا لەگەر ئەو ناوە دینیە سەرکردەکانیش خۆیان پێ مسلمان و خۆیان پێدیندارە حتا سەرکردەکانی هەرێمی کوردستانیش تەماشا دەکەی مثلەن جەنابی کاک مەسعود خۆی دەرێ من لە هەموو کەس مسلمانتر خۆم پێ مسلمانە جەنابی مام جەلال دەرێم ئێمە عایلێکی دینداری نخۆم پێ مسلمان هەموو حیزب ئیسلامیەکان دەبینی لە عێراق لە کوردستانە هەموو یان بانگەشەی ئیسلامیەکن لە کاتێکدا ئەو هەموو کێشە و مەشاکلە هەن ئاینی پیرۆزی ئیسلام نەیتوانیوە یعنی ڕۆڵی یەکلاکەرەوە بۆ چارەسەرکردنی ئەوانە بینی ئەو دروشمەی کە ئەوان بەرجیان کردوتەوە لە مەیدانی واقعا جێگیری بکەن فعلەن پیشانی بدەن کە ئێمە مسلمانین لە تاریخی ئیسلامی هەمانە لە سەردەمی پێغەمبەری خوا کاتێکە عەرق حرام دەکرێت فهل ئەنتم منتهون کە قورئان دەفەرمی ئایا ئێوە ئامادەن واز لە خواردنەوەی عەرق بینن سەحابەکان دەرێن ئینتهەینا مادام قورئان مادام خوا تداخلی مەوزوعی کرد ئێمە کۆتایی دەکەین باشە بۆ ئەوانە یعنی وەڵامی ئەو پرسیاری مەوزوعی زۆر گرنگتان کردە لە بینی جەدەلیەتی ئاین و ئینسان کامیان لە خزمەتی کامیان چکە زۆر گرنگە ئەو مەوزوع یەک قسەم لێ بزەبێت ئەمن لەگەر ئەوەما ینی تەنها ئاین لە خزمەتی ئینسانە ئەو کاتێک کە ئینسانیش لە خزمەتی ئاین لە خزمەتی خۆیتی ئاین کامیلە پێویستی بە خزمەتی هیچ لایەک نییە لەسا ئەو ئەساسەی کە دەرێن ڕیجال الدین لە ئیسلامیە زۆر ڕاستە بەڵام پڕی ڕیجال الدینە ئەگە ئاین لە خزمەتی ئینسان بی پێویست بە ڕیجال الدین ناکرد پێویست بە ئەوە دەکان منەزیر و مفەکر و تا دەگاتە ئەخیر بەس پێویست بۆی ناکە شتێکی جێ هەبی وەکو ئەکلێک و وەکووانی
خدیم هەرەوە ویستمەوە شتە چوار بکەوت دێ هەرچکەوە زۆر علاقەی بە جوابی ئەو مەوزوعانەدا هەیە کاوێ یعنی ئێساش کە ئەحزابی ئیسلامیان حرەکاتی ئیسلامی طبعا لە سەرەتادا خزمەتەشی چاچیان کردی هیچ شک و گومانی هەتا ڕاددەچی باش ئێستا بۆ بوویتە سەلبی کێشەکە لێرەیە حرەکاتی ئیسلامی نەیتوان یان لە بینی ئیسدیواجێک نەیتوانی دەرچی ئەوەی با بڵین امتدادێکی تاریخیە وانتیمای لە بۆ واقعی معاصریشێ واقعی معاصر واقعێکی ئەلمانیا ئەوەی ئێستا دروستکرا لە عیلاقاتی دوێلی لە دەوڵەت لە جلک لە بەر لەو ناسنامەی لە بەر جیرفانەوەنە هەمووی لە سەساسی ئەلمانیت دروست بووە ئاین ناتوانانی لەلایەک تەعامل لەگەر ئەوەی دەکات دەبی ئەلمانی بی لایەک کە دەستەوە لای تاعەت دەبی ئاینی بی نەیتوانیوە با بڵین تەفسیرێکی نوێ فقهێکی نوێی سەردەم بتوان لەگەڵ ڕەسمالیەت و سۆشیالیست و لیبرال دیموکراسی و خۆشی تەڕحێکی وە نوێبکە کەمتر توانیتی ئەوە یەک لە کێشەکان کێشەی دووەم کێشی زۆر گرنگە ئەو سەلبیاتی کە تاریخێت دووبارە بە میرات هینایەوە خۆی ئێمان تاریخمان ڕاستی قسە بکەین بەو دەرەجەی جێی شانازی نییە یەک قسە هەیە یعنی ئێستا کە دەرێن ئیسلام هو الحل خۆ ڕاستە بەڵام ئەگەر ئیسلام نەتوانی کێشەی بینی سونە و شیعە حەمبەلی و ئەشعەری سۆفی حل نەکات ئەوی حل پێ نەکرد چۆن حەلیانە بەڵام خەتایەکەی چێ ئەوە ئێمەی ناتوانین سوود لە ئاین وەرگن ئەو کێشانە پێ حەلکەین ئێمەی ئەتباعەکانین نەکدین خۆیتی طبعا لە هەر کۆمەڵگەیەک هەر وڵاتێک ئەبێ سیستەمێکی ڕوحی هەبی لەسەری بڕوا و لەسەری ئیش بکە ئێستا سیستەمی ڕوحی ئەم وڵاتەیمە ئیسلام ئاین ئیسلامی پیرۆزە هەمووشمان ئیدعای ئەوە ئەکەین کەوا فعلەن ئێمە میلەتێکی مسلمانی بەڵام نەمانتوانیە ئەو ئیسلامە هەم نوێنەرێکی جوانی ئاین ئیسلامی پیرۆز بین هەمیش وا بکەین ئەو ئیسلامە ڕۆڵی هەبی لە گۆڕانکاریەکانی کە لە واقعدا هەن یعنی کەوا بوو ئیزدواجەتێک لێرانە بوونی هەیە ئیزدواجەکە چی ینی بەڕاستی ئەو قسە زۆر گرنگە ئەوەی مناظری ئەلمانی بەتایبەتی شبلی شمێل یەکەم جار ئەو قسێک گوتی دین ئێستا فڕقەیە دابەشێت زانایەکی زۆر خۆی ڕازەکە بەو وەتەنەی ینی بە تایبەتی لە شەرق ئەوسەد کە سایکس پیکۆ دابەشی کردە دین هەر چەندەکی دێ چارەی نیە ئیلا دەبی تەفریقەبی تەفریقەک لەسەر ئەساسی ئەوەی کە سایکس پیکۆ داینە ئەو نابی بۆ ڕازی بی بکاتە وەحدەی وەتانی تێکەدا کێشەکە کێشەی قوڵە وردەکاری دەیە بۆچی ئاین ناتوانانی وەحدەی عێراقی دروست بکە بۆچی ئاین ناتوانانی وەحدەی سووری دروست بکە لەبەر ئەسڵ سووریا عێراق ئەوانە بەهەڵەیی دروستکراینە یعنی ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە بەداخەوە زانایان حركاتی ئیسلامی هاتوونە چیان کردو هاتوونە لەسەر ئەو فۆرمەی سایکس پیکۆ و ئیستعماردایان ڕۆشتە خۆیان لەسەر ئەو فۆرمەی دروست کردووە هەڵە دەردەچی بەو شێوازەی کاک دکتۆر طبعا ئێمە وەکو مسلمان تەوارەکەمان تەوەرێکی ئاینی و لە ڕووی ئاینی و ئەمانەوێ خوێندنەوە بکەین ئێمە دەزانین قورئانی پیرۆز دەفەرمی ئینەمە المؤمنون ئیخوە ئیمانداران هەمویان بران دەزانین قورئانی پیرۆز لە چەندین ئاەتەوە پێمان دەرێ هەر کەسێک ئینسانێک بکوژی کە ئەنەوە هەموو دنیای کوشت قرآن پیغمبری خواب پیمان داره الناس سواسیه كأسنان المشت وكو نوشي شانه هم خلق مساوية پیغمبر دفرمي من غشنا فليس منا پیغمبر دفرمي المسلم من سلم المسلمون من لسانه ويده لا يؤمن أحدكم حتى يحب لأخي ما يحب لنفسه وأنا كمالك آيات وحديثي قرآنين هموي باس لو أكاكا مسلمان يعني مسلمانية حتى أجر غش بلا مسلمانة كي بكا مسلمانية دستي بشي بوخويني بلا مسلمانة كي خوي نعم مو رجانا يعني ونبي قل الشارع وبن لك الشواء دخوين لنا إيش بذكره يعني تعجب ذكر لوي آية بو أم دق زوانانا هم ما عندي خويني نوا لو ولاتي كبيد قلت لي عراق كشي يعني خوش من بيميلاد قلت شو زور راستقيني عين إسلامي بيروزة كشي أو خلك بو كارب بم تكست زوانانا ناكا ما مستيان بالنسبة أو برسياري جنابت من أميشتي راسكم ولا لا جنابته كبوتي إسلام نيتواني وتسار السرية وششاني نوع عراقك خوي إسلام تسار السرية كي دانا وبلام من كدلم الذين كبتواويتي نجيشتون ما بس لو دا كأوان نيانتواني أو فرمايشاني يعني إسلام بتواوي بتسبينا چونك بونمونا آياتك لآياتك كان أقرن كإتر بجوري أو آياتي كب خویان تفسیری بو کان لگل کمال ای هننو دیبن بویا اگر بیتو تیگیشنی چی راستی هبه لسر مبدئی او ان الله يريد بكم اليسر ولا يريد بكم العسر اما اللي ودس بيبكين امزا زانين كزور بي او آيات بيروزاني كهاتونه تخواره او حديثاني كوا پیغمبر صلى الله عليه وسلم قدويتي زخت لسر ودكاته بلام تنها
بۆ بەرژەوەندی کە ئاین بەکاربێ بە هیچ جۆرێ برایەتێکە نامێنێ بەرژەوەندیەکە پێشی برایەتێکە ئەکەوێ خۆی ئەوەیە بۆ یابینی زۆر کات لە ناو حتاوەکو حزبێکی ئیسلامیشدا کە دەڵێم حزبی ئیسلامی واتە ئیتر کەلیمە ئیسلامی پێوەلکاوە یا بە ناوەڕۆکی ئیسلامدا دەڕوە هەر لە ناو خودی حزبەکەشدا ئەو برایەتیە جاروبار دەبێتە هۆی ئەوەی کە لە یەک جابنەوە چونکە بەرژەوەندیەکان دێنە پێش ئەوەی کە فەرمایشەکان بێ ئەو خاڵی گرنگێ بۆ تۆ پێتوانی ئێستا مەسەلەن لە عێراقدا جێبەجێ نەکردنی ئاین چزای ئەوەی کە مەسەلەن ئەمە باسی ئەوکەین وەکو حکوومەت وەکو سیاسی وەکو حزابی سیاسی جێبەجێیان نەکردو وەکو تاکیش ئەم مەبادی ئەخلاقی و ئینسانیە جوانانە لای تاشیش کاڵبوونەتەوە طبعا ئەوە تاکێکە کە خەڵکە کوژی ئەوە تاکە غەدر لە خەڵکەکە ئەوە تاکە کاتێک کە داخلی منەزەمەیەکی ئیرهابی دەبی بۆ نمونە ئینسانێکی ئیرهابی لێ دەرەچی یعنی ئەم مەبادی ئەجوانە ئیسلامیانە لای تاچیش کاڵ نەبوونەتەوە لە عێراق چزای ئەوەی لای سیاسەکەن بەڵێ خۆی کێشەکە لێرەدایە تێکەڵاویەک لە لاپەڕەکاندا هەیە وەکو خەڵت لاوڕاق خۆی کە ئاین ئیسلام سێ لایەنی زۆر گرنگی هەیە کە لایەنێکی لایەنی باوەڕە کەەوە لە نێوان خودی تاک و خی خۆیدایە لایەنێکی کە معاملاتەکەیە چۆن هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی تر دەکە هەڵسوکەوت لەگەڵ هاوسەرەکەی هەڵسوکەوت لەگەڵ دراوسەکەی لەگەڵ وڵاتان ئەمانە هەمووی لایەکی کەش لایەکی ئێرشادیە وەکو ئێتێکێتێک کە چۆنیەتی نان خواردن بەڵام ئێمە ئیسلامەکە هەر سێشتەکانمان تێکەڵ کردووە جابینی بۆ نمونە یەکێ پەنجەی وادانێ ئەوی کەەوە پەنجەی وادانێ ئەبێتە بە کێشەیەکی زۆر گەورە ڕەنگە دوو وڵات لێک جیاب بکاتەوە وەکەوەی کە ئێستا ئەیبینی بۆیە ئەو تێگەیشتنە ئەساسە ئەو سێ خاڵە تێکەڵ نەکرێ من لە بڕوایدام تاچی تر عێراقی بێ هەر کەسێک بێتن و یاخود لە هەر وڵاتێکی ترابێ بە پەیڕەوی ئەو سێ شتە ئەتوانێت زۆر ڕۆڵێکی گرنگ ببینێ بۆی بتوانێت سوود لە ئاین وەربکرێ بۆی ئەو شتە ڕوونەدا ئەو مەسەلەی کە جەناب دەڵێ مەسعود خی گەورە دەرێتەوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین دەرێتە پێغەمبەری تۆمان نردووە ڕەحمەت لە بۆ هەموو جیهان وانە لە بۆ کافر لە بۆ مسلمان تۆ ئەبێ ڕەحمەت بی تۆ ئەگەر بە دوای ئیسلامێکی ڕاستەقینەدا بگەڕێ ئەبێ ئەم ئیسلامە چۆن منێکی مسلمان و نوێش خوێن سوودی لێ ئەبینم ئەبێ مەسیحیەکی سوودی لێ بینی ئەبێ یەهودیەکی سوودی لێ ببینی ئەبێ یعنی بوزیەکی سوودی لێ بینی ڕەحمەتە لە بۆ هەموو ئینسانیت باشە بۆ ئێستا لە عێراقدا لە وڵاتێکە ئێمە تێدا دەژین دەبینین ڕۆژانە لەسەر ئەم ئاینە بێ ئەوەی هیچ بەرژەوەندیشتر هەبی لە گۆڕێدا ئەمە سوننێ ئەمە شیعەیە ئەمە وەهابیە ئەمە بابرێن سەلەفیە ئەمە سۆفیە ئەمە مەدرسەی فلانە ئەمە مەدرسەی فلانە ئیتر لێکتری ئەدەن دژایەتی یەکتری ئەەکەن سەنگەر لە یەکتری ئەگرن لە لێ بپرسە بەرامبەرەکەت چییە ینی بۆ دژایەتیەکەی ڕەنگە وەڵامی ئەوە بێ ئەوە سوننەیە وەڵامی ئەوە بیناوی عومەرە یان ئەوی تر دەرێ وەڵامی ئەوە ناوی عەلیە یعنی ئایا پێچەوانە یەکتری نین ئەجە کارگەیشتە ئەو ڕاتەی سە جەنابەت داوای وەحدەیەکی توهمەیە یعنی دەرێن ئەوە دەبی ئەوە شیعەیە ئەوە ڕەنگە لە ناو شیعی بڵێن ئەوە بوتە سونەگە حتا داوایە ئەسڵەکە چی ئەسڵەکە با بڵێن تەفریقە و اختیلاف و ئەوەیە بچی ئەو جەبهەیە ینی چی بەسەراتی خەڵک وای لێ هاتی ئەو مەزاهیب و تائیفەی بەدین وەرگری ئەسلی دینەکەی بەجی بێلی ئەوەی وەرگری ئەوەی یەک لە کارەساتە گەورەکانە کە بەسەر ئاین دێ لە پاشە خۆی و بە تایبەتی لە عێراقی ئێمەش ئێستا با بڵێن تەواوی مەزاهیب تێکەر بکەی ڕەنگە بکە سەتەسی ئاین چکەمە کە دەرێن ئاین نییە بە معنای چێت تێگەیشتن لە ئاین مەزهبێک دروست بووە وا لەو ئاینەی بوورە تێگەیشتنیان بەرژەوەندیە کاک مەسعود ئەجا ئەوە کە تەعەسوبی دێتە سەرێ لەبەر چی یەکێک تەعەسوبی حیزبەکیە کە هیچ مەبادی ئیشینێ ئەوە پارتی یەکێتیوان لە کوردستان دەبینی یەک پارتێکی زۆر توندا یان یەکێتیان گۆڕانیش خۆ بچمە بادی ئەچی وای ئەو توندی چیە ئەو تونە بەرژەوەندی وای لێ دەکەن نەک مەبادی بە هەمان شێوە کە یەکێک توندە لە سونیایەتەکەی یان لە شیعیایەتەکەی یان لە مەزهبەکانی تر بە خۆزانانی نیسکی چل مەزهب هەیە توندیەکەی مەسلحەت یان جاری ژوێ نەزانینە کەم هێنز بەڵام کە گەیشتە مستەوای قیادی مەسلحەتی لەو مەزهبەیدایە دەبی وەدەکە خەڵکە ئاینەکەی بەجێبێلی بێ لەوەی کۆکاتۆ برێ ئەوە تا ڕێباز ئەوە تا ئاین ئەوە دەردی هەرە یعنی ئەگەر توێ بە دوای چارەسەری ئەو کێشەیە بگەڕێ کە ئاین بۆچی چارەسەیت پێ نەکە لێرەوە دەست دەکەوی
يعني لە خەتی ئاینی لێر دەستەکەی کە ئاین تحویل وە لە بۆ مەزاهیب و تەوائیف وەکرایتە ئاینیش ئەوە کێشە گەورەکەی جوانە بێگومان بینارانی خۆشەویست ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە لای ئەوەی بەڕێز. زارێکی پێسڵاوی خۆی گەورەتەن لێبێ خۆشەویستان لەوەی تۆ کۆتاییمان پێینە بەڵام ئەوەی کاک دکتۆر یعنی وتی هەرێکە و بە هەبویستی خۆی یعنی دەقەکان و ئاەتەکان تەفسیرەکان شتێک ببیهنامەوە کاک دکتۆر طبعا من لەسەر تۆڕەکانی ئەنتەرنێت شتێکم بینی پیاوێکی کابراایکی سەلەفی کە لەگەر داعش گروپی تیرۆریستی داعشەوە بوو کە دوای ئەوەی ئەوانی بەجێ هێشت بوو وتی ئێمە لەوێن دەرێت تەنها ئاەتی جیهاد و قیتال و ئەوانیان بۆخینەوە وتی واللهی بە ژیانی خۆم ئەم ئاەتە کەئەنەو ئەو ئاەتەم هەنەبینیوە ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة جا بەویستی خۆیان ئەوەکەن کاک دکتۆر عەبدولباری من دەمەوێت مەسەلەن زۆر جاری وا هەیە ئەو شکستە و ئەو فەوزا و ئەو فەساد و ئیداریە و ئەوەی کە لە عێراق دەگوسەرێ مثلا زۆر جاروێ ئۆباڵەکەی ئەکەن ئەستۆی ئاینەوە لەگەر ئەوەی کە متەمەسک نین بە دەقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام چونکە ئێمە هەمومان نەزانین هەر کەسێک هەر میلەتێک هەر نەتەوەیەک دەست بە ئاەتی قورئانی پیرۆزوەر بگری بە ڕێبازی پێغەمبەرەوە بگری حورمەتی ئینسانەگرێ ڕێز لە کەرامەتی ئینسان دەنێ بەڵام ئەوانە یعنی پابەر نین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەچی شکستەکان ئەخەنە ئەستۆی چێ ئەستۆی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئایا فعلەن ئاینە یعنی بۆتە مای شکستی ئیداری ئەم وڵاتە یعنی ئەوە سیاسەکان خۆیان نەیانتوانیوە وێنایشی جوان و یان شەرمیان بێ بە ئاینی پیرۆزی ئیسلام بەتاکی تاوان ئاین نییە بە هیچ جۆرێک لەبەرەوەی کاردانەوەی ئەو کەسانی کە ئێستا بە ناوی ئاینەوە حکمڕانی عێراق دەکەن بۆتە ئەوەی کە ئێمە حەق بەو خەڵکە بدەین کە ئەمڕۆ دەچنە سەر شەقامەکان و داوای ئەوە دەکەن دەڵێن ئەبێ ئەوەی بە ناوی ئاینەوە ئەمڕۆ حکمان دەکات لابچێ ئەوان ناڵێن ئاین لابچێ چونکە ئەگەر بێ ئێمە بۆ نمونە ئێستا مەسەلەی ئاین و دەسەڵات ئەڵمانیا بە نمونە بێنینەوە کە جەناب خۆت لە ئەڵمانیا لە ئەڵمانیادا ئەو حەزبێکەوە تاوەکو ئێستا زۆربەی کات حکمی ئەڵمانیا کردواتە دەسەڵاتی بەدەست بۆ زۆرینەی بەدەستهێناوە لە پەرلەمان حزبی دیموکراتی مەسیحیە کە اتحادی کردووە لەگەڵ حزبێکی تر بە ناوی حزبی سۆسیالیستی مەسیحی یەکێکیان بەڵێ CDU یەکیان CSU کە سەیرەکەی ئەوان باشترین حکمڕانیان کردووە بۆ لەبەرەوەی ئاین لەوێ ڕێزی لێ دەگیرێت یەک هەر بە ناوی کەنیسەوە ئەوان دەچن کە دەڵێن حزبی دیموکراتی مەسیحی چونکە خەڵک باوەڕی بە کەنیسە هەیە ئەوان لە ڕێی حکومڕانیەوە ئاینی خۆیان جوان کردیە بەڵام ئێمە ئەوانەیمە لە ڕێگای حکومڕانیەوە ئاینەکەی خۆشیان ناشین کرد هەم خۆیان ناشین کردووە ئاینەکەشان ناشین کرد بێگومان ینی تەنها لەسەر تاسەری عێراقدا من دەڵێم مەسلەی ئەو حزبانەی کەوا بە ناوی ئاینەوە دێنە سەر دەسەڵات بەداخەوە هیچ شتێکی لەوەی کە لەسەر بنەمای ئیسلامیە بەکاری نایەنن بۆیە بینی ئەو گەندەڵیانەیە کە دروست دەکرێت زۆربەی حزبەکان وەکو جنابت ناوت هێنان من کە من ناویان نابم کە حزبی ئیسلامین لە عێراقی مەباش کێشەکانی عێراق دەکەین هەمویان ئەو گەندەڵیە گەورانەی کە کراوە لە تاریخا ڕووی نەداوە کەچی هەرێکیش لەوانە سەربەلایەنێکن کە لایەنێکی حزبێکی ئیسلامیە بۆیە لەبەرەوەی مابێ حتا ئەوانەی حزبی ئیسلامیش نین کاک دکتۆر حتا ئەوانەی علمانیشن وەکو سەرکردە وەکو بیر و باوەڕ معتەقەدات خۆیان پێیان وایە موسڵمان و ئاهلی دین مامۆستا حەسەن ئێمە دەگەڕینەوە سەرەتا ئەو شتەی باسم کرد ئەگەر ئاین کاریگەری لە سلوکی تاک بوو ئیتر ئەو کاریگەریە ناڵێ ئەو کەسە گەندەڵ بێ بەڵام خۆی کە کاریگەریەکەی نەبوو خاڵەیەکەمەکە نەهاتە دی ئیتر بەرەولایەکی خوارە ڕواوەکەوەی کە ئێستا بینین لە عێراقدا ئەو حقیقەتەن مثلا کاک دکتۆر ئێستا تۆ باسی ئەڵمانیات کرد لە ئەڵمانیا مثلا مەسیحیەکان مەسیحیەت لەوێن دەرێت توانی وێتی
ئەو سەرکردانەی کە سەرکردایەتی وڵاتی ئەڵمانیاکەن وێنایکی بانی باش حکومڕانی پیشان بدەن و تەمسیلێکی جوانی مەسئولیت بکەن باش ئەم سەرکردانی ئێمە یعنی هەمووی شەهادەی دینی هەیە شادەی هەیە لە مەدرسەیەکی ئاینیەوە هەمووی پێی وایە لە مەزهبێکی یعنی کادیرێکی تۆکمەیە لە یەکێک لەو مەزهبە فکریانە ئەو جۆ مەزهبی سنیە یان مەزهبی شیعیە یان مەزهبی فلانیە کەچی وێنایکی زۆر ناشرین پیشانەدا ینی ئەو فەشەل دینی لە حکومڕانی لە دادپەروەری لە یەکسانی مامۆستا حەسەن خۆی ئاین بەتەنها ناتوانێت ڕۆڵێ بگێرە ئاین پێویستی بە قانون هەیە هەرچەند تۆ ئاینێکت لەبەر دابێتن و بۆی بەتەنها بتەوێ ئەمڕۆ هەموو وڵاتانی دنیا لە پێشکەوتندان ئاین دەبێت بگونجێ لەگەڵ ئەو پێشکەوتوانەی کە دێتە ئاراوە لە هەموو کۆمەلگایەکدا بۆی ئەبینی ئێستا ڕۆڵی ئاین گرنگە لە ئەوروپا ئەگەر ئێمە وای دەبینین بەڵام گرنگیەکی زۆری هەیە لەگەڵ ئەوەشدا قانون لێگەڵا بەس کاک دکتۆر مثلا مەهاتیر محەممەد کە دێتە کورسی دەسەڵات لە ساڵی 1970 کە خەڵکی مالزیە ئەو کاتە خەریکی مۆز فرۆشتون و نازانم تەماتەڕینون و ئەمانە بوون بودجەی ساڵانەی حکوومەتی مالزیە 90 ملیار دلار بووە کە هاتە سەردەست کورسی دەسەڵات پیلانی استراتیژی دانا بۆ ساڵی 2020 ینی بۆ 40 ساڵ ینی داینا ئەو کابرایا چ دەکات ئێستا دەخلی ئەم حکوومەتە 525 ملیار دلار ینی ساڵانە ینی توانیوێتی ئاین وەکو هەوێنێک بەکاربێنی بۆ حکومڕانیەکی جوان ئەندۆنوزیەکان جەنابەت باش دەزانی ئەندۆنوسیەکان ئێستا توانیویانە سوود لە ئاین ببینن کە ئینسانێکی خۆش ژیان لەسەر ئەساسی خۆشەویستی و محەبەت دروست بکەن بەڵام ئێمە لە عێراق و ناوچەی عەرەب بە شێوازێکی گشتی و عێراق بە تایبەتی و لە زمنیشاندا ئێمە نەمانتوانی وا سوودێکی باش لە ئاینی پیرۆزی ئیسلام وەربگرین لەسەر ئەساسی کەراهیەت لەسەر ئەساسی قلێبوونەوە زوڵم لە یەکتریکردن لەسەر ئەو ئەساسە ژیانمان تەکوین کردو ئەگەر مەزالم دەی ینی پرسیارێک ئاراستێک کاک مەسعود بکەم ئەلێرانەوە پرسیارێکم بۆ دروستە بوو کاک مەسعود ئایا تۆ پێت وانییە طبعا ئێمە هەمووان نەزانین ئاین وەکو خۆی وەکو بەرنامە وەکو ئیسلام هیچ کەم و کوڕیەکی نییە ئەوە کەم و کوڕی لە هەوادارانە ئەگە من برێم نەفرێک دوو نەفەر سێ نەفەر ئەوانیە مجتمع بەعام مجتمعی عربی بما فيهم ئێمەش متأثرین پێمان خۆش بی پێمان ناخۆش نەبی وەکو کورد متأثرین بە کەلتور و بە سەقافەی عربیەوە تۆ پێتوانی عقلی عربی عقلیەتێکە یعنی زۆر دار لەگەر هەندێک لە ڕۆشنبیر و مفەکر عربەکانیش ئەقسەم کردو ئەوانیش هاوڕا بوون لەگەرم پێتوانیە ینی بیان بیرڕایەکەیە دەرێ عقلی عربی بە شێوازێکی ترەوە پێویستی بە داڕێشتنێکی ترەیە پێویستی بە فۆرماتێکەیە بۆ ئەوەی جارێکتر بتوانن وەکو مالیزیا باسم کرد وەکو ئەندۆنوسیا وەکو تورکیا وەکو فلان جارێکتر ینی بەس لە سەماحەتی ئیسلام و لە سەماحەتی ئاینی پیرۆزی ئیسلام بگەن پێویستیان بۆ فۆرماتە نیە ینی هەندێکمان باس کرد هۆیە کارەکانی عێراق و ئەوە کە سایکیس پیکۆیە شەرق وسطە ئێستا هات بەراوردەشی زۆر جوان کرد يعني هەموو ئەو ئەزمانەی کە هەیە لە عالەمی ئیسلامی نییە زیاتر لە عالەمی عەرەبی کەواتە حەقە لەسەر عەقلی عەرەبی و کەلتوری عەرەبی بوەستین يعني لە قورئانیشدا کە لعلكم تعقلون دەرێ بەڵکو چاکبوونە يعني نەوعێک لە باسی ئەزمەی عەقلی دەکات لێرەدا بزانین هەتا ئێستا ئەو لعلكم يعني بەڵکووە هەتا دی ڕەئیە بەجێرەی ئەوەی کە تەقریر دووەلیەکان بابنەی هەتا تەقریری تەنمیەی عەرەبی باز لە ئەزەماتەکانی وڵاتانی عەرەبی دەکات باز لە بابنە هەندە دیارە دەکات بەڕوونی دەری دەخە کە ئەو ئەزمەیە هێشتا چانە بووە بۆ ئیبن خەلدونیش باسی کرد علی وەردی دەگاتە علی وەردی هەر بازەکە ئێستا مەجموعەتی عالمی گەورەی عەرەبی نەک ئێمە نین ئەوەی قسەی دەکەین باز لە ئەزمەی عەقلی عەرەبی دەکات ئەزمەی کە تو باسی ئەزمەت کرد بە معنەیە بە معنە زۆر ئاساییە تو نەتوانی ئینتاجی حەزارەت بکەین دەبی وڵاتێکی دیکتاتۆری بی دەبی کۆمەڵکرد ناڕێک بی دەبی کۆمەڵکرد نەوعێک لە درەندەبی یعنی ئەوەی دەیبین ئێستاش وایە بۆ نمونە یەک نمونە لە تاریخدا دەوڵەتێک هاتبی میلەتی خۆی قڕ کردوی وەکو ئەوەی عێراق بەرامبەر کوردستانی کرد بەرامبەر شیعی کرد بەرامبەر وەختەی بەرامبەر مەسیحیەکانی کردی بەرامبەر تورکمانی کردی بەرامبەر یعنی دەوڵەتی عێراق لەوەتەی دروست بە لەسەر جینۆساید دەڕوە بە قۆناغ لە بەرهەندی ناوی عێراقیش دەولە ئەوە تاریخ العێراق دەمەوی کەواتە ئەو ئەزمەی لەبەردەستی ئێمە دەکاک مەسعود هەم ئەزمەی عەقڵە هەم ئەزمەی دینە ئێستا خۆ ئەمە وەکو کورد ئەزمەی دین نییە ئەزمەی عەقلی عەرەبیە زیاتر وای لە دینیش کرد ها شتێک هەیە ئەگەر دین وەکو خۆی جێبەجێ بکرێت لە عێراق ئێستا من چێشم دەبی نەخێر ئێستا من وەکو هەوڵا وەکو کوردستان کە ئێستا بەشێکی لکێنراوم بە زوڵم بە عێراقی ئیمڕۆ و ڕابردوو ئەگەر دین وجودی هەبی لە عێراق لە بەغدا
دین مافی منی داوە مافی هەموو پێکاتەکانی داوە الناس سەواسیە کەسنانی مشت باشە تۆ حکومت بۆ حکومەتەبی بۆ من حکومەتم نەبی تۆ وەکو دین پاڵت پێوانێ پاڵ نەرەبی بۆەوەی تۆی اعتراف بە حق و مافی من بکەوە تۆی دینت نییە تۆی بابەندی بە ئاینی ئیسلامی پیرۆز بۆیە مافی من دەخۆی سەرکردەکانی ئێمە لە بیدایەتی دروستبوونی حرەکەی کوردی یان بابرین مشکلی قەومە شێخ سعیدی پیران عینی شتی دەڕێ کاکە ئەگە ئاینە ئەمە نەحکمی زاتی نە فیدرالی نە دەوڵەتمەندێ شێخ محمود هەروەی گوتیە قازی وەی گوتیە شێخ عوبەیدەڵڵا قسەکە مەشهورە لە کۆبوونەوەی عەشایرەکان و بە ئامادەبوونی قونسولی بەریتانی تا دەگاتە مەلا مستفای بارزانی و مام جەلالیش دووباری کردەوە کاکە ئەگەر خلافەتی ئیسلامی ئێمەش دەوڵەتمەند نە بەڵام 22 دەوڵەتی عەرەبی هەبی 55 دەوڵەتی ئیسلامی هەبی وەکو جەنابەتەری بۆ دەوڵەتی کوردستان نەبی بۆ فیدرالیش حرام بیا گەیشتە ئەو ڕادی ئەجە لەوەی چ دێتە پێش شتەکەت باس کرد گوتت پێغەمبەر صلی الله عليه وسلم رحمة للعالمين ولا يصاب تسيلي كذا عرب ده حتى ما مستايمش بيغمبري إسلام يباش بودري بيغمبري إسلام بو ناري بيغمبري إنسانية حتى الدعاء أما بعرفنا شيء لا جنابيشتو ما مستاين يخو ما إنه ما صح زاران إيجابية بلان قسمك لما مستاين دعاء بس لبو إسلام دكان خواه مسلمانان رزقاي خواه مسلمان بو دعاء لبو همو بشرية نكري كهمو بشرية خواه مشكلة نبي أزمة نبي برابن أو أنت مشاكل إيشك تسكرت ولا أو أزمة أو تشي أو تأثير لس عقل أو تأثير عقلي عربية زالتر ولا صار عقلي عين. بالله طبعا ما هم نزانين يعني بنرانش أبي بزانن آيني بيروزي إسلام كخوي القرآن بيروزو بيامكاني بيغمبري خدا بينتو جيايا لقى كالتوري عربي وحكمراني عربي دوشتي لك جوازا يعني لرا بردودا إما إسلامي زوان من بيني وكاك دكتور بەڵام وێنەیەکی حکومڕانی عەربی زوانمان نەبینی و من زۆر جار گوتومە بەڕاستی تاکە نەهامەتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئێستا لە دنیای ئیمڕۆ عەرەبە يعني عەرەب وێنەیەکی زۆر ناشرینی ئیسلامی کردووە چونکە تۆ لە ئەوروپا ژیاوی طبعا لەگەڵ ڕێزمە لە پێغەمبەر و پیاو باشەکانیان و کە کەسایەتیان تێدا وەکو نخبە ئەمە باسەوە ناکەین وەکو حکومڕانی کە ئێستا دەبینین زۆربەی ئاریشە و مەشاکلەکان لە ناوچەی عەرەبیدا دەگوزارێن تاکێکی ئەڵمانی کاتێک کە پێی دەرێ وەرە مەسەلەن بۆ نمونە بانگەشەیەکی بۆ ئیسلامەتی دەرێ وەکو کام ئیسلامەتی وەکو ئیسلامێکە لە عێراق دەگوزارێ یان ئەوەی سووریا یان ئەوەی لیبیا یان ئەوەی سووریا یان ئەوەی میسر یان ئەوەی یعنی نمونەی ئەو عەرەبانە دەداتێت وێنەیەکی جوانی پێغەمبەرەکان نەکردیە تۆ پێت وایە هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ ئەو حکوومەت عەرەبیانە بەڵێ بەڕاستی من مەسەلەی تەنها ئەوەی کە ئایا ئەو حکوومەتە عەرەبیانە بۆچی بە شێوەیەک پەیڕەوی ئاینی ئیسلام نابن و زۆربەی وڵاتەکانیش کە سەیرەکەی بە ناوی ئیسلامەوە من هەر لێرە ئەو نمونەیانمەوە لە کاتێکدا کە بارودۆخی کوردستان تێکچوو و بە تایبەتی سووریا کە خەڵکێک بەرەو دەرەوە ڕۆشتن یەکێ لەو پرسیارانەی کە لە ئەوروپا دەکرا لە وڵاتانی ئیسلامی و وڵاتانی عەرەبی دەیانەگوت باشە ئەڵمانیا نزیکترە یا سعودیە نزیکترە بۆچی ئەو خەڵکە پەنا نابن بۆ سعودیە بۆچی پەنادێنن بۆ ئەڵمانیا ئەوە یەکێ لە پرسیارەکان بووە مەسەلەن لە ڕووی ئابووریەوە تەنها ئەو پارەیە لە کاتی حەجدا سعودیە بەدەستی دێنێت جگە لەو لە پارەی کە لە نەوتی هەیە نەک بەشی ئەو 2 ملیۆن پەناهەندەی کە هاتوونەتە ئەوروپا بەڵکو ڕەنگە بەشی کۆمەڵی ئینسانیان لا نەماوە ینی کاتەکە من بەڵێ من ناڵێم ینی بەو شێوەیە بەڵام ئەوەی کە ڕاستی ئەمە حاڵی شتێک بکەم کاک پرسیاری ئاخیر ئەفمکەمەوەکە کەم ماوە ئێمە دەبینێ باس لە کێشەکانی عێراق دەکەین ئێمە دەبینین لە ئەو ساتی شیعی لە ڕۆژانی ڕابردوو باس لە چارەسەکردنی ئەو شێش ئاریشانە دەکەین لە ئەو ساتی شیعی کەسێک دەرچوو وەکو مقتدا سەدر بانگەشەی چاکسازی و حکوومەتی تەکنۆکرات و ئەمانەی کردو وەکو پاڵەوانێک دەرکەوت ئایا تۆ هۆکار چییە بۆ لە ناو سونەکانیش کەسێکی وا دەرناچی ینی باس لە چاکسازی بکەیان لە ناو کورد بۆ ئەوە نییە بۆ لە ناو شیعەکان هەیە ڕاستی ئەو پرسیارە زۆر گرنگە وەڵامدانەوەی بەبێشک من لەو بڕواایەدام ئەوان خەڵکیکەن لە پشتا سنە ئایا بەقەت برانی شیعە ئەو هەموو پاڵپشتیان هەیە و برایانەی سنە ئەگەر هەیش بێ بەبیری و بۆ چوونێکە کە لەگەڵ زۆربەی عەقیدەی ئەهلی سنەی عێراق و کوردستان ناگونجێ لەلایەکەوە دێ کە ئەو یعنی بۆشی ئەکان پاڵپشتی مقتەداکەن بۆی پرۆژێکی چاکسازی ڕەبگەنی بۆ سونەکان لە کاتێکدا زۆربەی نەهامەتەکان لە وەسەتی عێراق و ئەمە خۆی کێشەکان ئێستا لە دەسەڵاتدان قوربان شیعەکان لە دەسەڵاتدان و سنە دەسەڵاتێکی ئەو تۆی بەدەسەوە نییە بەڵام من ینی بەڕاستی ئەم ویست لە پرسیاری پێشودا ئەوە بە ڕوون بکەمەوە
خۆی مەسلەی ئەوەی کە ئەمڕۆ ئاین بە تەواوی تێناگەیەندرێت چونکە لەلایەن خەڵکێکی پسپۆری ئاینەوە ئەو فەرمانانەی کە هاتوون ڕوون ناکرێتەوە. ینی من ئەمیستە ئەوە خەڵکی پسپۆری ینی تۆ پێ ڕۆشنبیرە ئێستا نمونە بۆ بەجەناب دەرێم ئەگەر بەیانی مەزم ئاین بەس لە ئاینەکەن ئاینە بێ وەک خۆی جێبەجێ بکرێت پێ توی سبینێ دەوڵەتی کوردی ڕابگەینین ڕۆشنبیرە مسلمانە عەرەبەکانی عێراقی کەوانی چینێکی ڕۆشنبیر و مستەقفن ئێتراف بە دەوڵەتی کوردیەکەن برێن وەک ئاین وامان لێ دەکات مافی خەڵکانی تر بدەین ئەو ئەرکە ئەرکی کورد خۆیەتی پێشیەوە بە بۆچوونی من کورد تاوەکو ئێستا دەنگی مەزلومیەتی خۆی بە عەرەب بە تەواوی نەگەیاندووە ئەو پەیوەندی ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەوە لایکیانە بەڵام هێشتا لایەنی تریشی عنسوریەت و تعسوبی برایانی عەرەبیش خۆیتیان کە پێیان وایە ئەوان فەزلیان هەیە پێیان وایە ئەوان لغەتی عەرەب لغەتی بەهەشتا دەبێ ئێمە بە لغەی عەرەبی یەک دنیا کات مەسئولەوەی من لێرە دەمەویست ڕوونی کەمەوە تەنها ئەوەیە ئێمە کێشەکانمان لەوەیە ئەوانەی کە دێن ئەمڕۆ ئاین بۆ خەڵک ڕوون دەکەنەوە دەبینین یەکێک مهنەی خۆی دکتۆرە کەچی وتاری ئاینیم بۆ دەخوێنێتەوە یەکێک مهنەی ئەو وتاری ئاینیە ئیشی دکتۆریم بۆ دەکاتن هەر کەسێک کە ئەمڕۆ بەدەیان مزگەوت هەن کە مامۆستای ئاینی تێدانە هەر کەسێ دێ پێشنەوەی نەخێر ئەوە ئەگەر بێت و ئێمە یەکەم ئەو خاڵانە دەستنیشان بکەین بۆ ئەمڕۆ ڕۆڵی ئاین بەم ئاستەگەیشتووە هۆیەکان دەستنیشان بکەین ئەتوانی جنابەت لە چەند بەرنامەیەکی تردا لەگەڵ چەند پسپۆرانێکدا بە دواتچوونی بۆ بکەی هۆیەکان دەستنیشان بکەین ئەمجا ئەتوانی تۆ چارەسەریەکانی بۆ بدۆزیتەوە تا چەرسەرەکانیش نەدۆزیتەوە تۆ ناتوانی دەوڵەتی کوردی ڕابگەینی بەبێ ئەوەی بتوانی کە خەڵچێک لە ئاین تێگەیشت بکەوە مافێکی تایبەتی خۆتە من پێم وایە لە کۆتاییدا مەسعود من پێم وایە ئێمە وڵاتێکین یعنی پێمان خۆش پێمان نەخۆشبی وڵاتێکین لە ڕووی تەکنیکی ئیداریەوە دواکەوتوین بۆیە سیستەمێکی ئیداری تۆکمەمان نییە من پێم وایە لە جیاتی ئەوەی محارەبەی ئاین بکرێ ینی ئاین تەفعیلتر بکرێت زیاتر خزمەتی ئاین بکرێ و ئەو ئاینە ڕوحیەتە جوانەی کە وەکو خۆی هەیەی نەکۆکو ئەوانەی کە هەندێک گروپی تیرۆریستی نوێنەرایەتی ئەکەن و وێنایشی ناشینیاندا من پێم وایە ئێمە زیاتر قازانجی لێ ئەەکەین طبعا ماوە لە کۆنتڕۆل پێمەرێن ماوەکە تەواو بوو هیچ نەماوە تەنها یعنی شتتر ما بوو باە باسی بکەین ئینشاءالله لە فرسەتێکتر باسی ئەوانە دەکەین لە کۆتاییدا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدولباری ئالمودەڕیس و زۆر سپاس بۆ بەڕێز کاک مەسعود عەبدولخاڵق و سپاس بۆ ئێوەی بەڕێزش کە بینەرمامون لە گەرماندا سپاس.